بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. سلام و رحمت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت ئازیز و خۆشەویستەکانم لە بەرنامەی بەربانگ لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە لە 28مین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز. ئێمە تەنها چەند ڕۆژێکی زۆر کەممان ماوە کە مانگی مبارەکی ڕەمەزان بەجێ بێڵین. خۆی گەورە ئەم چەند ڕۆژی ماوە و ئەم چەند شەوی ماوە بیکاتە شەوانی عاقبەت خێری و وەرگیران و قبوڵبوون و دەوامی استیقامەت بۆ هەموو لایەکتان و بۆ هەموو لایەکمان ئینشا ئەڵڵا. پاش ناوڕێکی کەم دێمەوە خزمەتتان فەرموون. خۆشەویستانم، سەیدنا معاذی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا معاذی زۆر خۆشویستووە، هەچووە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، وتی یا رسول الله صلی الله عليه وسلم شتێکم پێ بڵێ کە نزیکم بخاتەوە لە بەهەشت و دوورم بخاتەوە لە دۆزەخ. ئای چەند خەمیشی قۆڵە لای سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چەند گەورە و جوان بیریان کردوێتەوە، چەند خەمی دواڕۆژ و مەسیری بەشەریەتیان بووە. کام پرسیارانەیان لە خزمەتی ڕەسوڵ اللهە کردو تا ئێمە فێری ببین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی پرسیارێکی گەورەت کرد، گەورەیە، فەرمووی ئاسانیشە بۆ کەسی خوا بۆی ئاسان بکات، ئەویشەوەیە خۆی گەورە بپەرستیت و هیچ شەریکی بۆ قەرار نەیت، نوێژەکانە بکەیت، زەکات بدەیت، ڕۆژی ڕەمەزان بگریت و حەجی ماڵی خۆی گەورە بکەیت. لە دواییە پێغەمبەر صلی الله عليه وسلم معاذ فەرمووی پێم ئایا مەعاز پێت بڵێم دەرگاکانی خێر چییە؟ کامەیە؟ وتم بەڵێ یا رسول الله صلی الله عليه وسلم ئاگادارم کە. فەرمووی ڕۆژوو قەڵغانە، سەدەقە، بەخشینەوەی پارە بە فەقیر و هەژاران، چاکەکردن، تطفئ غەضب الرەب، تووڕەبوونی پەروەردگار لا ئەبات، ئەی کوژێنێتەوە. واتە تووڕەبوونی خوا بەرامبەر بە تۆ کە سەدەقە ئەەکەی، چاکە ئەەکەی، خۆی گەورە لا ئەبات و تووڕە نابێت. خۆی گەورە لەتیفە بەرامبەرەوە عەبدانەی، بە لوتفە لەگەڵیان ئەو کەسانی کەوا سەدەقە و چاکە زۆرەکەن. هەروەکو چۆن ئاوێکەکەی بە ئاگرا کوژێتەوە بە هەمان شێوە غەزەب و تووڕەیی خۆی گەورە لەو عەبدا کوژێتەوە. ئاماژەیە بە کوژانەوەی ئاگری دۆزەخ لە بەرامبەر تۆیە ئینشا ئەڵڵا. و هەروەها فەرمووی یەکێکتر لەوانە نوێژی کەسێکە کە شەو نوێژ هەڵەسێ نوێژەکات. اینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاەتی فەرموو تتجافى جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا. اینجا فەرمووی ئەی مەعاز پێت بڵێم بناغی ئەم ئەمرەی ئیسلام و سەری ئەم ئیشە چییە؟ وتم بەڵێ یا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لەگەڵ عەمود و لەگەڵ لوتکەی ئەم کارەیە. وتم یا ڕەسوڵ الله پێم بڵێ. فەرمووی سەری ئەم ئیشەی ئێمە ئیسلامە، عەمود و پایەکانی کە ئەم بناغە و ئەم سەرەی ڕاگرتووە بریتیە لە نوێژ، کەواتە پایەی هەرە گەورەی ئیسلام نوێژە.
ئەگەر ئێمە نوێژمان فەوتان پایە گەورەکەی ئیسلاممان ڕوخانەوە بەسەر خۆمانە پەنا بەخوا و هەروەها لووتکەکەی بریتێ لە جیهاد و تێکۆشان لە ڕێی خوایە. دوایەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیری کردم و فەرمووی یا معاذ پێت بڵێم هەموو ئەمانە بە کۆکراوی پێت بڵێم وتم بەڵێ یا ڕەسوڵ الله سەلەم فەرمووی ئاگات لەمە بێ دەستی کرد بە زمانیەوە فەرمووی ئاگات لەمە بێ. طبعا ئەوەی زمانی بگرێت بە خێر لە خێرا بەکاری بێنێ خوا تەوفیقیا بۆ هەموو خێرێک لەبەر چۆن خۆمە ڕابێنین کە ئەم زمانەمان بگرین لە خێرا بەکاری بێنین و لە شەڕا بەکاری نەهێنین. لە دوایە فەرمووی معاذ طبعا معاذ فەرمووی یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئایا ئێمە بەهۆی ئەم زمانەوە گیرۆدا ئەبین لە ڕۆژی قیامەتە لای خوای گەورە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووڕە بوو فەرمووی ثەکەلەتکە ئومک لەباری دایکێ بچی ئەی معاذ بۆ خەڵکی کاچنە ناو ئاگری دۆزەخ و لەسەر دەم و چاوڕایانە کێشن بۆ دۆزەخ هەر چنینەوەی کارەکانی زمانیان نییە؟ ئایا بەهۆی ئەوەی کە زمانیان خراپ بۆ بەهۆی ئەوە نییە چ ناگری دۆزەخ کەواتە هۆی زمانەوە ئینسانە چێتە دۆزەخەوە؟ خۆی گەورە فەرمێت ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. هەرچی کەلیمەیەک لە ئێمە واری دەبێت دەرەچێت مەلایکەی نووسێ یان مەلایکەی شەڕی نووسێ یاهی خەیر لەسەر شانی چەپ و ڕاستت واتە زۆر نزیکن دێتەوە ئەم مەلایکانە لای ئێمە ڕەقیب ئاگایان لێمانە. ئێستا ئەزانن من چیەڵێم ئێوە گوێ لە چیەگرن چۆن گوێی لێگرن. هەموو یەکێکمان دوو مەلایکەمان هەیە هەردووکیان یا یەکێکیان بەردەوام خەریکی نووسین و خەریکی کارکردن لەسەر ئەوەی کە ئێمە یەڵین و بیر لێکەینەوە. لەبەرەوە کۆمەڵی خاڵ هەیە زۆر زۆر گرنگە. یەکێک لەوانە تێکەڵ بە شتی باڵتیل نەبین، شتێکە بێمانایە، شتێکە بێسەمەرە، یاخود هیچ سوودێکی لێ نابینین، ئێمە نابێ قسەی لەسەر بکەین یان تێکەڵی ببین. ئەو کۆڵە قسەی پڕ و پوچ و قسەی بێمانە و ئەمانە نەکەین. ئەم باسە باسی غەیبەت نییە، یعنی باسی شتێک نییە بە ڕوونی بڵی ئەم مەسەلەیە، بەڵکو ئەو شتانن کە بێمانان ئاگامان لەمە بێت محاسبەی لەسەرە. هێن شتی وایە نە غەیبەتە نەبوختانە بەڵام بێمانایە، هیچە هیچ و خراپی سجاری وایە تۆ خەریکی نەوعێک لە یاریت خۆ ناچێتە قاڵبی یەکێک لەم گوناهانە غەیبەت بێ یان بوختان بێ یان شتێک بێ، بەڵام شتی بزایە و هیچە کاتت بە فیرۆدانە، کات بە فیرۆدان لە ئیسلام و محاسبەی لەسەرە، نابێ کاتمان بە فیرۆ بڕوە. دیندارەکان زۆرێکیان لەم هەڵەیە ئەژین، واتە بە فیتنەی نازان بە گوناهی نازان تا نێڵێن تا جێبەجێی نەکەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت ئەعزەم خەڵک خراپترین یاخود زۆرترینی خەڵک کە لە ڕۆژی قیامەتا تووشی هەڵابن ئەوانن کە تێکەڵ بوون بەشتی لاوەکی و بێمانا و هیچ و پوچ لە دنیاە. زۆربەی خەڵکە فەرمی گیرۆدا بن بمەوە، دێ مەحسیبی بۆ ناکەین. خۆی گەورە فەرمێت بە کێ فەرمێت؟ بە مەلائیکەی سەقەر. سەقەر چییە؟ لا تبقی ولا تذر، شوێنێکە لە ئاگری دۆزەخە یا ئاگری دۆزەخە کە ئەوەی بچێتە ناوی لا تبقی ولا تذر، هەڵیەوە شێنێت ئەم جسم و لاشە و ڕۆحەی تێک و پێکەشکێنێت، ئەتەقێتەوە لا تبقی ولا تذر، عەزابێکی وا سەختە، لەگەڵ تەقیەوە دروستە بێتەوە یەکسەر نامرێت. بە خەڵکی ئەڵێن بۆچی چوونە سەقەر؟ ما سەلەکەکم فی سەقەر، ئەرێ ئێوە چی ئێوەی گەیاندە ناو ئەم سەقەر و ئەم بنی جەهەنەمە؟ قالوا لم نكن من المصلين، وتیان ئێمە نوێژمان ناکرد، وەلەم نەکن نوطعم المسکین، یارمەتی هەژارانمان نەئەدا.
وكنا نخوض مع الخائضين ئێمە تێکەڵ بووین لەگەڵ خەڵکە، تێکەڵ بووین لە قسەی هیچ و پوچی خەڵک، تێکەڵ بووین، یعنی خۆمان دوور ناگرن لەوەی کە خەڵک کۆمەڵە قسە و توێژیانەکرد، ئێمەش هەرو کۆوانمانە کرد. خاڵێکی تر کە هەر بە زمانەکرێت ئەوەیە کە دەستبەری بۆ مەسەلەیەکی زۆر ترسناک، ئەویش بوختانکردنە بە تایبەتی بۆ ئافرەتان یا بۆ پیاوان یا بوختان بەگشتی بۆ خەڵک. خۆی گەورە فەرمێ ئین الذین يرمون المحصنات الغافلات المؤمنات لعنوا في الدنيا والآخرة ولهم عذاب أليم. ئەوانەی بوختانیان کرد بۆ کێ؟ بۆ ئافرەتە داوێن پاکەکان کە هیچ ئاگایان لەو گوناه و لەو تۆمەتە نەبوو کە ئەوان بۆیان دروست کردبوون، ئاگایان لە بوختان نەبوو، ئاگایان لەو شتە تۆمەتە نەبوو کە ئەمان بۆیان هەڵبەستە بوون. لە ناکەیەکە بیستیان وڵا فڵانە کەس ئەو کارە خراپی کردووە، یا لەگەڵ فڵانە کەسە عەلاقە و پەیوەندی هەیە، یا ئەوەی هەیە لە کاتێکا وەکو لە سەربانی بێخیتە خوارەوە ئاوایە، ئاگای لە هیچ شتێک نییە. خۆی گەورە فەرمێ هەر کەسێ بوختان بۆ ئەم ئافرەتە مسلمانانە کە ئاوا ئاگایان لە هیچ شتێک نییە بکات، لعنوا في الدنيا والآخرة، خوا لعنەتیان لێکا لە دنیا و لە قیامەتە بەناوە خوا. نەفرەت یعنی دوورە خریتەوە لە ڕەحمەتی خوا، زۆر خەتەرە. ولهم عذاب أليم، سزایەکی زۆر سەختیشیان هەیە. ئەوە نەبێ هەر نەفرەتەکە ئەوە بێ کە دوور بخرێنن لە ڕەحمەتی خوا، نا، ئینجایان بن بۆ ئاگری دۆزەخ بۆ سزای بوختان. لەبەرەوە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە یوتیوب ڤیدۆی زۆر و زەبەنە هەیە، فڵان کەس، فڵان مامۆستا، فڵان هونەرمەند، فڵان گۆرانی بێژ، فڵان سیاسی هەتا بوختانیان بۆ کرێشتیان بۆ وترێت. تۆ نازانی بوختانیش نەبێت، نابێ بڵاو بکرێتەوە. ئەگەر یەکێک بڵاوی کردەوە پێی بڵێ ڕجاءەن ئەمەمەکە، حتا ئەگەر کەسەکە خراپیش بێت نابێت تۆ بڵاوی بکەیتەوە، حتا ئەگەر واش بێت نابێت بە هیچ جۆرێ بوترێ. خۆی گەورە فەرمێ یعظکم الله أن تعودوا لمثله أبدا إن كنتم مؤمنين. نابێ بدوای ئەما بڕۆن، نابێ شوێنی بکەون وتحسبونه هينا وهو عند الله عظيم. ئێوە بە سوک و ئاسان سەیری ئەماکەن، وازان شتێکی زۆر زۆر ئاساییە کە لایکێکەکەی بۆ بوختانێک لەوانەیە بڵێ خۆ بوختان نییە، تۆ تووزانی بوختانیش نەبێ، نابێ فەزح بکرێت، نابێ بۆترێ. حکمی لە دنیا 80 جەڵدەیە بێ لەو کەسە بدرێەوە، حکمی ئیسلامە. ئێستا کە حکوومەتی ئیسلامیمان نییە کە جەڵد ناکرێت، کە ئەم حکمانە جێبەجێ ناکرێت، چکەم حکمانە زۆر ساریمە ئاسان. حکمی کەسێ بوختانەکات جەڵدەی لێدرێ، حکمی کەسێ زینا ئەکا، ژنی هەیە یا شووی کردووە ئەکوژرێت، ڕەمی ئەکرێ. حکمی کەسێک کە لیواتە و کاری هاوڕەگەزخوازیەکە ئەکوژرێت لە ئیسلامە ئەگەر حکوومەتی ئیسلامی هەبێت. ئەمانە ئاسانکاریان لەگەڵا ناکرێت. ئەوەی عارەقە خوات جەڵدەی لێدرێت، ئەوەی بوختانەکە جەڵدەی لێدرێت. فەجلیدوهم، قورئانە فەرمێت 80 جەڵدە، 80 داریان لێ بدەنەوەی بوختانەکە. هێ باشە خۆ ڕۆژگارەکەوای لێ هاتۆ هیوا هەیە ڕۆژی دەجا تووشی بوختانە بێت، دەبێ 800 جەڵدەی لێ بدرێت لە حکمی ئیسلامیە. یعنی زۆر وەزعێکی خەتەرە ئەزەرم. تۆ ئاگار لە خۆت نییە لە قیامەتە ئاڵێن تۆ 2000 جار بوختانە کردووە، یا الله 2000 جار لە ڕەحمی خوا دوورە خریتەوە، لعنەتە لێ ئەکرێ پەنا بەخوا دوور لە ڕوویەوە. تۆش ڕەنگە هەر بیر نەبێت کامە کوا من بوختانم کرد، ئینجاییە نەبەرچاو، فڵان ڕۆژ فڵان سەعات ئەوەت نەوت ئەوەت نەکرد. وتحسبونه هينا، ئێوە زۆر بە ئاسایی وەریەگرن، بەس ئاسان نییە، لای خوا زۆر زۆر گەورەیە. خۆشەویستانم، ئەچینە خزمەت یەکێک لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرموون
لم يواراني رمضان وفرموديكي بيان صلم هادية كين بجنابت كمعاذ كوري جبل رضا ورحمة خوالي بفرمي أخير وشك في غمري خواه صلى الله عليه وسلم بيموت يا رسول الله صلى الله عليه وسلم كطبعا معاذ ميجراته كأفرمي يا رسول الله صلى الله عليه وسلم بيم بلي خوش ويسترين كرد ولا إخوة جورا خوي تعالى شيء چەند بە فرسەتیان زانیەوە ئەم سەحابانەکە وەکو هەنگوین وەکو پاڵفتی هەنگوین هەموو فەرمودێکی پێغەمبەر وەکو پاڵفتی هەنگوین وا بۆ لایەن کە وەری بگرن و نۆشی بکەن لەبەرەوە پێغەمبەر فەرمووی ئەوەیە کە بمریت لەسەر زیکر ئەن تەموتە وەلیسانوکە ڕەطب من ذکر الله تعالی ئەوەیە کە یعنی مردنە بە زیکرەوە بێت ژیانە بە زیکرەوە بێت تاعەت یعنی بەردەوام ڕۆژانە ئاگال لە زیکرەکان بێت ئەو هەموو زیکرانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە دیارەیە کە پێشکەشێکین بە جەنابەت دادەودا کە ئینشاءالله جەنابیش ئاهلی زیکریت و بەردەوام بی لەسەر زیکری خوا ڕۆژانە سڵاواتە لا إله إلا الله استغفر الله سبحان الله زۆرن زیکرەکان زۆرن جا جەنابەت ئەم دیاری قبوڵەکەی بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێنموێنی ئێمەی کردووە کە بەردەوام زیکر لەسەر زمانمان بێەوە بە بەردەوامی ڕۆژانە دووبارەی بکەینەوانێ حتمما ئەمەش لەبەر ئەوەیە ئێمە کارەکانمان ئاسان بێ هەم عیبادەتێکە هەم لەگەڵ هەروتنی هەر زیکرێکات توچەنەها خێرە بۆ ئەنووسرێ لەگەڵ ئەوەشە ئەبێتە هۆی ئاسانکردنی کارەکانی ڕۆژانەمان بۆ نمونەیەکە لەو زیکرانە ئەستەغفیرڵڵایە کە بە بەردەوامی بێڵێت و دووبارەی بکەیتەوانێ زۆر دەرگا بۆ کرێتەوە لە ژیاندا زۆر دەرگایەکێک لەوانە دەرگای ڕزقە دەرگای خۆشبەختیە دەرگای بەدیهێنانی ئاواتەکانە دەرگای مناڵ نەبوونە بۆ کەسانی کە مناڵیان نییە و یەکێکی تر لە زیکرەکان ئەلحەمدولیلایە کە سوپاسی خوای گەوراکەیت و لەسەرەوە نیعمەتانی هەتەوە هەنێ جاریش پێویستەکە لەسەرەوە نیعمەتانی کەنیمانە سوپاسی خوا بکەین چکە حتمما ئەوە خێریتایە بۆ ئێمە نەک ئەوەی کە ئێمە ئەمانویست و ئەوە ببێت لەوانەیە ئەوەی کە ئەو بۆ ئێمەی داناوە بە دڵنیای ئەوە خێرێکی زۆر زیاترە بۆ ئێمە و ئەگەر بەردەوام ئێمە ئەلحەمدولیلا بکەین سوپاسی خوا بکەین هەم خێرت ئەگا هەم عیبادەتێکە و هەم باشیێکیشە لە ژیانی تۆیە ئەم ئەلحەمدولیلایە و ئەبێتەوەی زیادبوونی ئەو شتانی کە تۆ هەتا ئەو شتە باشانی کە هەتەوە دوورەبی لە بەڵا دوورەبی لەو ناڕەحەتیانی کە توش دەبێ ئەگەر بەردەوام سوپاسگوزار بی هەموو خۆشبەختیەکان نێتە ڕێگەت و یەکێکی تر لەوانە سەڵاواتدانە هەر لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەویش دەرگا کە هەر کەسێک سەڵاوات بە لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ هەر سەڵاواتدانێک و خوای گەورە دە سەڵاواتی لەسەر ئاياتەوە و ئەو سەڵاواتی ئێمە کە ئەین بە پێغەمبەریش ئەگا صلی الله علیه وسلم و هەروەها ئەویش کلیلە بۆ زۆر دەرگاکە بێتە هۆی کردنەوەی زۆر دەرگا زۆر باشە هێنێتە ڕێگەی ئێمە یەکێک لەو گوناهانەی کە بە زمانەکرێت بریتێ لە مجادلە و مناقشە و دەمەدەمێ و چەلەحانە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من زعیم زامنی کەسێکم کە ماڵێکی گەورە و خۆشی لە بەهەشتا لە ناوەڕاستی بەهەشتا بۆ دروستەکرێت و پێی ئەدرێ بۆ کەسێک کە واز لە مجادلە بێنێت وئین کانە محقا با لەسەر حەقیش بێت ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئێستەی ئێمەی حاڵی موسڵمانان زۆر پێویستە کە سەیرەکەیت یعنی ئەم مناقشەیەوە کە ئەو بەدرەوە خاتەوە ئەم گروپ و ئەم کۆمەڵ و ئەم حیزب ئەو تۆمەتبارەکە و ناشرینەکە تۆ واز لەمە بێنە تۆ بەهەشتت ناوێ ڕەزامەندی خوات ناوێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت خانوویەک لە ناوەڕاستی بەهەشتا بۆ ئەو کەسێک واز لە مجادلە و دەمەدەمێ و کێبرکێ بێنێت واز لەم قسانە بێنێکە بەڕاستی ئێستا کۆمەلگای ئیسلامی زۆر گیرۆدەیە پێیەوە مناقشاتێکی زۆر قسەیەکی زۆر لەسەر اختلافاتی فقهی ئەمە و کافرەکە ئەو بێدینەکات فاسق و بدعە چی و نازانم چی و ئەمانە هەمووی بەڕاستی نەبووە دینە نەدین پێویستی بەمەیە نەخوای گەورە ئەمەیەوێت لە ئەو ئەرحەم الراحیمینە ئەیبینن لە ڕۆژی قیامەتە کە ڕەحمی چەندێ فراوانە تۆ لەسەر شتێکی بەسیط لەسەر شتێکی فقهی نەک عەقیدەیش جارێک کەسەکە کافرەکەن فاسقیەکەن هەمووی نەزانیە هەمووی بەڕاستی بێکەسیە هەمووی ئەوەی تووشی ئەم حاڵەتانە بێ هۆکەی ئەوەیە کە مەجمەعێکی زانایانی تۆکمەمان نییە کە
مسلمانان هەمووی ڕووی تێ بکات و بەڕاستی خەڵک سیقەی تەواوی پێ بکات کە لە فتوواکانیان لە قسەکانیان یعنی پەرتەوازین بە تایبەتی ئەهلی سونە و جەماعەت زۆر پەرتەوازەیە ئازانم یعنی دەرگای زۆر اختلافاتەکەینەوە کە پێویست نییە هەر ئەسڵەن هەر دین پێویستی بەوە نییە لەبەرەوە سیرکەن مناقەشاتی چی دروستە بێ لە مزگەوتەکانەکە من حەز ناکەم خاڵەکان باسکەین چونکە بەرنامەکە ئێمە بەرنامەیە کە بەڕاستی کۆکەرەوەیە و بەرنامەیەکی ئیمانیە وامانەیە چێژی ئیمانی ببەخشین تۆ جاری وایە گوێ لە وتاری کەسێکە گری بەخوا دڵ ڕقە بێ بەو خوایە لە باتی دینداری فێربی بێزارەبی لە دین یعنی دینداری وا نابێت دین لە بەرچاوی خەڵک بکەین بخەین یعنی لەسەر قنوتێکی نوێژی بەیانی کە مەزهەبی ئیمامی شافعی ئەو زانایانی کە لە مزگەوتەکانە قنوتە خوێنن پەیڕەوی سنەتی حەزرەتی ڕەسوڵ الله کەن صلی الله عليه وسلم سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەزهەبێکی گەورەیەک و ئیمامی شافعی پیاوێکی گەورەیەک و ئیمامی شافعی کە لەسەر نەزەرێکە قولە پێی ئافرەتێکی بینیوە ئەفەرمێ شەکەوت إلى وقيع سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي يعني شتي بیر چۆتەوە لەسەرەوەی قولە پێی ئافرەتێکی یەکجار بینیوە تۆ شوێن ئیمامێکی گەورەیەک و ئیمامی شافعی ناکەوی شوێن کەسی یەکەویت شوێن زانایەکەکەوی شوێن پیاوێکەکەوی کە بە حساب فتوای یاوە کە جێیشی ئەمریکی زۆر تەبیعیە بێ لەم ناوە منتیقانەی ئێمە داگیر بکات تۆ شوێن ئەمە ئەکەوی یا شوێن ئیمامی شافعی یەکەوی لەبەرەوە ئازانم ئەگەر لەسەر مەسائلی اختلافاتی فقهی بچووک کێشە دروسەکەی شت دروسەکەی عکسی ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و بگرە تۆ حاڵە باش نابێت لە قیامەتە ئەو کەسەی واز لەم شتانەیەنێ ناچێ بەلایە باسییان ناکات نابێ بە فیتنە بۆ مسلمانان یعنی بڕۆ پرسیاری دەیان مسلمان کە بە تەلەفۆن پرسیارەکان اختلافاتانەیە فلان مامۆسا فلان کەناڵ ئاوای وت ڕاستە وایە مامۆسا ئەو فلان شت بدعەیە ینی فلان شت شیرکە کابرا مشریک بۆ ئیسا ئەکەوێتە گومان لە باوکێکەوێتە گومان لە باپیری کە مسلمانێک بۆ مسلمانێکی قەدیمی خۆمان بووکە دین و ئیمانی بریتی بۆ لە ئیسلام و ئیمانداری بەڕاستی یعنی قوربانیاوە بە هەموو ژیانی لە پێناوی کە فەرمودەیەکی پێغەمبەر بیستوێتی جێبەجێ بکات بە حیاتی دیتوانێ نوێژێک دەرە بکات نوێژێکی نەفەوتاوە لە چلەی زستانە دەستنوێژی گرتووە خۆی شۆردووە لە شوێنێکە کە ئاوی گەرم هەر نەبووە ئەم پیاوە ئیمانی ئەم پیاوە تۆ ئەم پیاوە مسلمانە ئیماندارە بە مشرکە زانی عقوبەکەی زۆر سەختە لە قیامەتا بۆ ئەوانەی کە ئەوە بەڕاست و بە چەپە تەفرقە ئەخەن ناو مسلمانان کێشە دروستەکەن شتی لاوەکیە هێنن ئەیکەن بە بابەتی ڕئیسی کە ئەمە بێعیلمی و بێزانایی و نەبوونی زانا و بوونی کۆمەڵێ زانایە کە بەڕاستی ناوەڕۆکیان نییە و زانا نین ئەمانە عقوبەی ئەم زەمانن کە کراون بە زانا و خستوونیانەتە ناو مزگەوتەکان یعنی عقوبەی خوایە بۆ ئەم زەمانە کە خەڵکی نەخوا سزاتانەیە بۆی کۆمەڵی خەڵکتان بۆ نێرە کە عیلمیان نییە زانانین مشکلە ئەنێنەوە بەڵا ئەنێنەوە خۆیان بەڵان لەبەرەوە خۆمان پارێزین فیتنە دروست نەکەین ئەگەر ئەمانەوێت دینداری بکەین با تەوحید و یەکڕیزی و محەبەت و خۆشەویستی لە ناو مسلمانانە دروستکەین نەک پێچەوانەکەین خۆشەویستان بەچینە خزمەت یەکێکتر لە بەسەرهات و چیرۆکەکان کە جنابی بەڕێز مامۆستا ئەندازیار عوسمان لە خزمەتی ئاوین فەرموون. پیاوێک هەبوو لە بەغا عالمێک شێخ عەبدولعەزیز بەدری ناوە ئەمە لای شێخ ئەمجەد زەهاوی و عولەمای بەغا خوێنێتی لە زمانی عەبدولکەریم قاسمە طبعاً ڕوبەڕووی زوڵم و ستەم و بێدینی بۆتەوە لەو سەردەمەشە کۆمۆنیستەکان دەسەڵاتیان پیا کردبوو عەزێتی خەڵکیانەیە بێباوەڕیان بڵاوە کردەوە ئەمیش وەکو عالمێکی بۆ خوا سوڵحا و ناتوانێت بێدەنگ بێ لەبەرەوە دەست بەسەر کرا ماوەیەکی زۆر دوای ئەوە زمانی عەبدولسەلام عەرەفات لە زمانی ئەوە قسەی خۆیە کرد کەوتاری ئەیە كيود أعوذ بالله من شرور أنفسنا ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات حكامنا أوا قصية كرت يعني خوا بناقرين بتولا سيئات دصلها الدارة قصي خويا كرت روجي كان كوتاريا عەبدولسەلام عەرەف أشيت مزقوتك أمي شاء الله يا عەبدولسەلام
شەرعی خوا تەطبیقکە نەتەوایەتی و قەومیەت بەکەڵکی ئێمە نایە ئێمە بە ئیسلامەوە جوانی ئێتە زۆر لەم قسانە ئەکا دوایش کە تەواوە بێت دائانیشێ وردی خۆی خوێنەوە ناچێ بەلایە بشەرتێ ڕئیس جمهور بووە دوای عەبدولسەلام ئەچێ بەلای طبعا عەبدولسەلام عارف خەلفیەتێکی ئیسلامی هەبوو کتێبەکانی سەید قوتب بخوێنەوە حتا چۆ میسر ویستی سەید قوتب ڕزگار کە بهێنێ بۆ عێراق وتی وەرە ئەکەم بە وەزیر سەید ڕازی نەبوو یعنی تۆزێ دیارە نەزایەکی دینی تیا بووە دەی ئەم کابرایە ئەچێ بۆ لای شێخ عەبدولعەزیز بەدری ئەڵێ زۆر سوپاست دەکەم لەسەر ئازایی و بیوێرێکەت دوای کە زمانی بەعسیەت انقلابەکان لە زمانی ئەحمەد حەسەن بەکرا ئەم قسەی خۆیەکە سەدام حوسێن و نازم گوزار و مەجموعەیەک قەسری نهایە هەبوو کە هەرچی پتوایەتە ناوی ناهاتە دەرەوە تعزیبێکیان بۆ جۆرەیە ڕۆژێکیان شێخ عەبدولعەزیز بەدری ئەگرن بە شەرتێ ئەحمەد حەسەن بەکر ئەیناسی ئیتر کە ئەیگرن بەبێ ئەوەی ئەحمەد حەسەن بەکر کە ڕئیس جمهور بۆ ئاگادار بێ ئیتر تعزیبی ئەم زانایەیان طبعا ئەچن لە ڕێگای گرن تەفتیشی ماڵەکەیەکەن کتێبەکانی شریتەکانی کاسێتەکانی ئەبەن و تعزیبێکیان بە جۆرێ چەنەها جار ئیتر بە تەمای نامێنن ئەیبەن بۆ خەستەخانەی ڕەشیدی عەسکەری بۆ ئەوەی بێتەوە هۆشخۆی و دیسان بێنەوە تعزیبی حتا ڕۆژێ نازم گوزار جنێوی پیاویش ئەوێ لێی باتەوە ئەمەنە مرد بۆ سەرنجام لەژێر تعزیبە ساڵی 69 شەهیدێک طبعا کە جەنازەکەیان هێنەوە ناهێڵن بیبەنەوە بۆ سامەڕە هەڵێ هەر ئێستا بێ بینێژن و لە لای شێخ ئەمجەد زەهاویەوە ئەینێژن دوای 31 ساڵ کە جەماعەتێکی تەنقیب و گەڕان و پشکنین کە ئەگەڕێن بە دوای قەبری نەوەی یەکێک لە خەلیفەکان عەباسی ئیتر ڕێیان ئەکەوێ لە طبعا قەبرەکان کۆنن قەبرەکەی شێخ عەبدولعەزیز دەرەکەوێ پاژی 31 ساڵ وەکو خۆی لاشەی تێک نەچووە کە ئەویش کەرامەتی شەهیدیە بۆی خوا پیشانی بە بزانێ ئەمە دۆستی خوا بۆ بۆ خوا شەهید بووە هەنێ جار ئەم شتانە ئەبێت لە زۆر شوێن کە بینراوە تەمان شتێکی بەڵگەنەویستە ئیتر کەسانێک کە شەهیدن خوا بە حیکمەتێک زەوی لاشەکان ناخۆ ئەمێنێتەوانێ جا مەبەستی من ئازیزەکانم ئەوەیە کە کەسانێکن بۆ خوا سوڵحاو کە دوعاکەن ئەڵێن اللهم ارزقنا الإخلاص والإخلاص في الإخلاص خۆیە ئیخلاسمان بیتێ ئیخلاسیش لە ئیخلاسەکە تا ئەو دەرەجەی خەمیانە کە ئەمانە کار و کردەوەیان بۆ خوا بێ ئەزەنم بە ئەگەمان لە دڵشکاو بێت ئەوانەی دڵیانە شکێت ئەوانەی هەست و نەستیان بریندارەکرێت ئافرەتێ بەسەرهاتی خۆی ئەگەڕێتەوە کە ناوی لوبنە عەبدولعەلی ماڵێ ئەم بەسەرهاتە واقعیە و بەسەر ڕەفیقێکی خۆما هاتووە هەڵێم ئافرەتی کە باسێکەم ڕەفیقی خۆمە هەڵێ کچەکەی هاوڕێم کە تەمەنی 34 ساڵە 34 ساڵە بوو شووی نەکردبوو شووی دواکەوت بوو لەو کاتەیە کوڕێک یەتە داوای ئەمیش و کوڕەکەیش هەردووکیان حەزەکەن بەکارەکە کوڕەکە تەمەنی زیاترە بێت کچەکەش 34 ساڵە و حەزەکە زیاتر دوای نەکەوێ فرسەتێکی گەورە بوو بۆ ئەم کچەیە بەڵام هەستی کرد الحەمدولله ئەوش سونەتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بڵین جنابتان ئێستا هەمووتان بڵین یەرحەموک الله ئەو دوعا گەورەیە بۆ منەکەن منش بەیەوە ئەڵێم يهديكم الله ويصلح بالكم خۆی گەورە مشکلە و ناڕەحەتی و هەموو شتێکتان بۆ ئاسان بکە ئینشاءالله ئەم کچەکە تەمەنی 34 ساڵاڵێ شووی دواکەوت بوو و ئەم کوڕە باشە هاتە داوای بەڵام کچەکە هەستی کرد دایکی کوڕەکە بەم ئیشە زۆر ڕازی نییە پێی خۆش نییە کوڕەکەش پەلەی بوو چونکە تەمەنیان هەبوو هەردووکیان و یانی زیاتر نیانویست بمێننەوە
ڕۆژی مارەکردن هاتە پێشەوە دایکەکە ئەو ڕۆژە کچەکەی بینی هەمتر بۆ سەردانی و هەمتر بۆ مارەکردنەکەش کە هات مامۆسایەکیان هێنا و قەرباڵغییان دروست کرد لە ماڵەکە کە عادەتی ئەوان وابووم دایکی کوڕەکە و دایکی کچەکەش ئامادە بوون خزمی هەردوو لە ئامادە بوون خۆشەی سەنم دڵشکاندن لای خوا زۆر قورس و گرانە ئاگامان لێ بێ یەکێکە لەو شتانی کە لە دنیا یەتەوەڕێت کە دڵی کەسی ئەشکێنی لە قیامەتیشە سزای هەیە ئەگەر ئەو کەسە عەفوت نەکات زۆر قورسە دڵی کەسی ئەشکێنی چەندێک ئەم کەسە دڵشکاوە خەفەت بخوا عەزاب بخوا بێتاقەت بێت بەشی تۆی زۆر زۆرتیایە یعنی بە بەردەوامی تەئسیراتی ئەو دڵشکانە چەندێک بێت بە بەردەوامی گوناه بۆ تۆیەت هەنا بخوا لەبەرەوە تۆ جاریوە هەیە بە خزمەتێک رازینی بە شتێک رازینی ئەتوانی بەبێ دڵشکاندن بەبێ کێشە دروستکردن بەبێ ئەوەی نا یعنی هیچ شتێک دروست ببێت ئەتوانی لە خزمەتێکە بچیتە دواوە بچیتە دەرەوە زۆر ئاسایی بگەڕیتە دواوە بەڵام تۆ بە بەرچاوی خەڵکەوە ئەم کەسە بشکێنی یا لای خەڵک باسی بکەی یاخود تۆمەتی بۆ دروستکەی یا بڵی ناشرینە یا بڵی تەمەنی هەیە یا بڵی فڵان شتە ئەمانە بەڕاستی زۆر گوناهە ئاگاداری بین زۆر زۆر خەتەرە بۆ ژیانی دنیامانەوە بۆ دوا ڕۆژمان وەخوای گەورە قبوڵی ناکات دایکی کوڕەکە لە بەرچاوی ئەو خزمانە و هی خۆی و هی ئەم ماڵە تازە بەرچاوی کچەکە لە بەرچاوی دایکی کچەکە دەنگی هەڵبڕی بە کچەکەی وتی ئەتوانی هەویەکەی خۆت تەسکەرەکەی خۆتم بۆ بێنی وتی بۆ چیتە وتی من نازانم تۆ تەمەنە چەنە سەیری ڕواڵەتەکەم تەمەنە زۆرە لەبەرەوە با سەیری تەسکەرەکەت بکەم کە سەیری هەویەکەی کرد وتی ئەی هاوار تۆ 34 ساڵی وەڵی من کچی وا بۆ کوڕەکەم نایانم چکە کوڕەکەیشم دوا کەوتووە من نەمزانی تۆ ئاوا گەورەیت منەمەوێت کوڕەکەم کچێکی بۆ بێنم مناڵی بێت تۆ لەوانەیە مناڵە نەبێت مناڵە نەبێت من چی بکەم من حەزەکەم نەوەم هەبێت و چی و ئەمانە من مناڵمەوێت من بوو کەرچۆن بێ مشکلەم نییە بەس مناڵمەوێت بێ مناڵم هەبێت کوڕەکەشی لەم وەختەیە چرکەی نەکرد بێدەنگ بوو خۆی بێڕەلوالدەین چاکەکردن لەگەڵ دایک و باوکە مانای وانە تۆ لێرا بێدەنگ بی یعنی ئەبێ بە زوڵم ڕازی نەبیت ئەبوایە ئەم کوڕا وەزعەکەی ڕاگرتایە نەیهێڵایە دایکی ئەم قسە بکایە بگاتە ئەو مۆزوعە یا دڵنەوەیەکی ماڵەیە و کچی بکردا لەو کاتە بەڵام کوڕەکەش بێدەنگ بوو کە دایکی کردی بە هەرا و ئیشەکە تێک چوو هەستان و ڕۆشتن ئیشەکە سەری نەگرت و ڕۆشتن ئەو مامۆساشێ نابوویان بۆ مارەکردن ئەویش ڕۆشت و هەمووی ڕۆشت کچەکە زۆر خەفەتی خوارد بوو بە خەفەتێکی زۆر تەمان ئافرەت زۆر خەفەت بەم مەسەلەیە خوا پیاوانە پیا و مدەتێکی کەمە ڕەنگە زۆر ئاسایی بیگرێت و ئەگەر قبوڵیشی نەکەن یان ڕەفسی بکەن یان پەشیمان بمنەوە وەکو ئافرەت خەفەتی زۆر پێ ناخوا لەبەرەوە ئەم کچە میهرەبانە دڵی زۆر خراپشکا تووشی خەمۆکی بوو ماوەیەکی زۆر لە ماڵەوە ناهاتە دەرەوە بەڵام دوای ماوەیە کوتی باشم بووە لە خۆمەکەم ئەمە کەی وەزعە ئەم کوڕم بۆنە بۆ کەیفی خۆیەتی ئەوە کەی کێشەیە خوای گەورە بە نەسیبی نەکردوتەوە وتی ئەچەم عەمرەیەکەکەم خوای گەورە دڵنەوەیم کات و ئەو دڵم بێنێتەوە شوێنی خۆی ئەم خەم و خەفەتەم نەمێنێ بە نێتی ئەوە چوو بۆ عەمرەم ڕۆژ لە عەمرەکەیە زۆ پاڕایەتی خواییان من تەمەنێکم هەیە کچێکی مناڵکار نیم تەمەنم 34 ساڵە ئەوە داواکارێک هات و ئابۆ شێوە منیان شکان و ناشرینیان کردم داوا لێ یەکەم بەڕەحم و بەزەیی خۆت دەرگایەکم لێ بکەرەوە لا تقنطوا من رحمة الله هەرگیز بێئومێد مەبن لە ڕەحمی خوا دەرگا ئەکاتەوە ئیمڕۆ سبەی دوو سبەی هەر نەیکردەوە ئەوە باشە کە خوا بۆ تۆی دیاری کردووە ئەوە ناکە تۆ بیری لێکەیتەوە ئەو باش نییە دوای عەمرە هات و سواری فڕۆکە بوو بێتەوە بۆ میسر تەمان خۆی بەتەنیا چوو بۆ عەمرە لە فڕۆکەخانە کە ویستی دابەزێت لە دابەزینە لە میسر کە ویستی دابەزی جانتای قورسی پێ بۆمانە
پیاوێک زانی جانتاکەی قورسە هات و یارمەتیە کە یارمەتیە تا مەتار چوونە دەرەوەی مەتار یارمەتیە و جانتاکەیە دەستی و ئیشتر ڕۆشت. پیاوەکەی بینی کە خوشک و برا و کە سوکاری هاتوون بۆ پێشوازی ئەم کەس نهاتبوو دایکی نهاتوو بە دوایە کە خۆحافیزی لە پیاوەکە کرد کە یارمەتیاوە زۆر سوپاسی کرد زاوایەکی ئەم پیاوە کە وێسابوون ئەم کچەی بینی ئەم کچەیە ناسی ئەمان یەکتریان ناسی علاقەیەکیان هەبوو لەگەڵ ماڵی باوکە علاقە و پەیوەندیکیان هەبوو هاتوچۆیکیان هەبوو چاکچوونی لەگەڵا کردوتی ئەو چیەکەی وڵا لە عەمرە بووم وتی تۆ چیەکەی وتی وڵا ئەمە زاوامانە ئەمە من زاوای ئەم ماڵم کە ئەم کوڕەکە یارمەتی تۆ یامیش زۆر سوپاسی کرد و وتیان دەبەخوا ناڕۆیت دوو سیارەمان پێ تۆش لەگەڵ خۆمان نەگەین بۆ کێوەڕێ ئەو بینەوە بردیان لەگەڵ خۆیان بردیان و نەوعێک لە ناسراوی و تێکەڵی دروست بوو ئەوەنە تێکەڵ بوون ئەو کوڕی کە جانتاکەی بۆ هەڵگرت ژنی نێنابوو تەمەنی هەبوو هات و داوای ئەم کچەی کرد ئیشەکە سەری گرت و سبحان الله هەر یەکسەر لە مەتار دابەزی و دوای عەمرەکە خۆی گەورە ئەم پیاوە باشەی بە نەسیب کردووە دوای ئەوە شووی پێکرد کە شووی پێکرد بە یەک سک سێ مناڵیە بێت مناڵەکان بە ناوی حەسەن و حوسەین و فاتیمە خۆی گەورە مژدە بێ لەوانەی کە ئێستا مناڵیان نییە لەوانەی کە درەنگ شویان کردووە و بە ئاواتەوەن کە مناڵێکیان بێ خۆی گەورە مناڵیان پێ بەخشە بەو خوشکە بە ڕێزانی کە چەند ساڵە شویان کردووە و تا ئێستا مناڵی خۆیان نەگرتوێتە باوەش یا ڕەبی بێئومێدیان مەکە یا ڕەبی مناڵی ساڵحیان پێ ببەخشە تەمەنەڵێ زۆر دڵخۆشنەوە ماڵە ئێستا ژن و پیاوەکە زۆر گونجاون بۆ یەک سبحان الله عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم جا دوای تۆ شتێک زۆر پێت ناخۆشە بەس ئەوە خێری تایە هەڵوەشانەوەی ئەو زەواجەی پێشوو چه خێرێکی گەورەی تیا بۆ بووە سبحان الله مفاجئەی دووهەم ئەوەیە ئەڵێ ئەو کوڕەی کە دایکەکەی پەشیمانی کردو لەم ژنە کە کارەکەی تێکا دوای ئەم یەکسەر چوو ژنیێنە ژنێک تریێنە کە ژنی هێنا چەند ساڵە ئەوە تا مناڵیان نەبووە مناڵیان نەبوو سەیری عوقوبەی خواکەن تۆ لە شوێنێکە بێدەنگ بووی کە ئەبوایە شتێکە بووتایە خوای گەورە ئەوەی دایکە لێترسا ئەوە هێنێتە بەردەم تۆ کە مناڵتان ناوێت ئاگاتان لە دڵشکاو بێت دڵی کەس مەشکێنن بە تایبەتی هەندێ ماڵ کەسی داما و کەسی پیر کەسی پەکەوتەی تایە کەسی نابینایی تایە مەچن دڵیان بشکێنن واللهی بەسەرتانە ناڕوات هەر کەسێ دڵی هەر کەسێ بشکێنێ خوای هێنێتەوە ڕێگەی وخوای گەورە ناهێڵێ بەسەریا بڕوات خۆی گەورە بمەرپارێزێ ئینشاءالله خۆشەویستان ئەچینە خزمەتیەکی تر لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموون چیرۆکێ بەسەرهاتێکی خۆت لەسەر باڵاپۆشیت کەی باڵاپۆشیت کردووە چۆن قەناعەتی پێ کردووە دەوروبەرچیان پێوتوی حەزەکەی نەگەشتی کیاوەتە بێت بۆ مەرباسکەی ڕاستی الحەمدولله من هەلا کە سوکارێکی باڵاپۆشیەوە ینی بەردەوام پاڵپشتم بووم بۆ ئەوەی بەس بیرمە زۆر بچووک بووم ئاهەنگێک شتێک دەبوو یان بۆنەیەک شتێک دەبوو دەچوین بۆ ئەو شوێنە من زۆر بچووک بووم هەر ئەموت بەخوا من حیجاپەرەکەم زۆر دەیانگوت باشە نا تۆ جارێ منداڵی دوای حەز دەکەی پشت بەردەیتەوە یان شتێک دەمگوت نا بەخوا حیجابم زۆر لە جوانە زۆر متمانم بەخۆم بوو ئەموت ئەگەر بە حیجابەوە بم جوانتر دەردەکەوم زۆر پێم باش بوو ینی بە بەردەوامی حەزم لە حیجابکردن بووە دڵنیاشم بۆ هەموو ئەوانەی کە ئێستاش حیجاب ناکەن لە داهاتوودا دەست پێ بکەن ئەوە پاڵپشتی ئەوە شکوی ئافرەتە بەڕاستی زۆر زۆر متمانم بەخۆمە لەوەدا و دڵنیاشم هەست کەسێک حیجاب بکات لەوەدا سوزی لێ دەبینێ چکە بەجێ و شکۆیە دادا چراخان هاوڕێی هەیە حیجاب نیە و هاوڕێشی حیجابە تۆ ینی هەستەکەی کە جیاوازیەکەی لەبینی و دوو کەسانە هانی هەستەکەی کە خۆشەویستی بۆ یەکیان زیاتریا بۆ ئەوی تریان یا هەردوو لایەن وەکو یەکوان
و بگرە ینی ڕەنگە لەگەڵ کەسێکە کە حیجابیش نەبێتەوە زیاتر ڕەفاقەت و خۆشەویستی هەبێت بەڵام حەزیش بکەی ئەم خێری پێ بکات وایە؟ حتمما وڵی لایەنی خۆشەویستی کەسی بەرامبەرەکە دەتوانێت ئەوە بۆ پڕ بکاتەوە ینی حیجابکردن لەوانەیە لایەنی خۆشەویستی با ئەوە نەبێ بەڵام حتمما بۆ کەسی بەرامبەرت تۆ کە لەگەڵ حیجابی کەسێکی سفور لەگەڵت دەڕوە تا حدێک بەلایەنی کترەوە سیرت دەکەن بۆ باشە تۆ حیجابی ئەوەی هاوڕەکەت یان کاریگەریت لەسەری نییە حیجاب ناکات بەڵام بەردەوام ئەوانەی لەگەڵ من الحەمدولله هەمویان بڵم حیجابن لەگەڵ خۆمە بەس هەش بووە برادێک هاوڕێ هەیە لە لامە حیجاب نییە بەڵام الحەمدولله کاریگەری ئەوەندەمان لەسەری هەبووە ئەگەر تۆن دوش حیجاب نەکات بلەچکێک بەسەری خۆیدا بدا کە کەسێک نەتوانێت قسەیەکی پێ ئانی ئەوانە هەنا دادەشاخانە گەر شتێکت مابێ گەر حەز بکەی بەسەرهاتێک بگەڕیتەوە شتێکت لابێت پێمان خۆشە وڵایی بەسەرهات نا بەڵام من زۆر دەڵم بە هەمووان هەر خەمێکتان هەبوو هەچ دڵتانگێک بێتاقەتێکتان هەبوو هەمیشە بڵێن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين عدد خلقك ورضاء نفسك وزينة عرشك ومداد كلماتك اللهم آمين آمين يا رب العالمين خۆشەویستانم ئەچینە خزمەت باسێکی تر لە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا ئەندازیار عوسمان بفەرموون. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله السلام عليكم ورحمة الله عزيزەکانم باسی ئەوانەمان کرد کە نزیکن لەخوا ئەهلی خوان ئەهلی قورئانن لە ڕێی ئەوەی کە خزمەت بە خەڵکەکەن لە ڕێی ئەوەی کە پەرستشی زۆر ئەکەن ماڵی خۆیان نەبەخشن ئەوانە زیاتر نزیکیان بۆ دروستە بێ یەکێک لەوانە کە دۆستی خوا بۆ خزمەتێکی گەورەی کردووە لە وڵاتی سووریا لە شام لە شاری حەما شێخ محەممەد حامید بووە ئەم شێخە بەگەنجێتی ینی نوێژشتی کردووە بە هەتیوی گەورە بووە بەڵام زۆر ینی دامەزراو نەبووە خۆی نەدۆزیوەتەوە تەواو تا ڕۆژێک لەگەڵ برادێکی ئابێ ئەبیسێ کە یەکێ لە عولەما گەورەکان وابزانم ئەبوو نەسری خەلەفی پێڵێن یەت بۆ مزگەوتێک ئەمانیش بەکتریاڵم بۆ نەچین سەرێکی بین کە ئەچن سەریان و دائنیشن جەنابی ئەو عالمە گەورەیە قسەی جوانەکە و ئامۆژگاری جوانەکە دوایی منشیدی لێ ئەبێ ئەڵێ هەندێ بەشکم سرودی خۆش بڵێن هەنێ سرود ئەڵێن ئەو سووریانە بەڕاستی کەسانی زۆر دەنخۆشیان تایە وەکو عیمادڕامی و کە ئێستا هەیە و ئیتر کە حتا عیمادڕامی باپیری منشید بووە و لەو بابەتانە زۆرن کە دەنگیان زۆر زۆر خۆشە و شتەکانیشیان ئیمانی و زۆر زۆر تەسیرەکە جا کاتێک کە منشیدەکە شتێک ئەڵێ لەسەر خۆشەویستی خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە شێخ محەممەد حامید ئەباتە حاڵێکی ترەوە 180 پلە ئەگۆڕێ و ینی گۆڕانکارێکی گەورەی تیا دروستەکە ئیتر لەو کاتەوە بەیعەتەدا بۆ زانایە و ئیتر دوایەوەش برایان ئەناسێ و دوایەوە ئیشی خۆیەکە و خزمەتێکی زۆر گەورەی کردووە ئەم زانا گەورەیە دیاری وەرناگرت لە قوتابیەکانی لە کەس مەسەلەن نەیە هەشت کەس دەسی ماچکە دوایەوە یعنی پیاوێکی گەورەی وا لەو سەردەم و لەو زەمانە کە ساڵی 1910 لەدایک بووە و 1969 فاتی کردووە ئەم زانا گەورەیە مەسەلا دژی داگیرکەران ئیشی کردووە کە ئەوسا فەڕەنسیەکان و ئەمانە سووریان داگیر کردو بوو یعنی لە هەموو بوارەکانە خزمەتێکی زۆر گەورەی کردووە ئەم زانا گەورەیە ئەمەنە وەرعی هەبووە ئەڵێن جارێک لە شوێنێک بووە
ئەچێ بۆ شوێنێکی تر بڵین بە سیارە لە پاش چەند کیلۆمەتر مێلورەیەکە بینێ بە جلەکانیەوە ئەڵێ وەڵا ئێمە ئەم مێلورێمان لە شارەکەی خۆی دوورخستۆتەوە ئەبێ بیگەڕێنینەوەن ئێخە باشە مێلورەیە چێت تۆ خەمە بێ لە شارەکەی خۆی و لە جەماعەتەکەی دوورکەوتۆ بیبینەوە بە ئەو شوێنی کە لێی بووین تا ئەو دەرەجەیە وەرعی هەبوو لە هەموو جانبەکانی ژیانە ئەم زانە گەورەیە کە ئەچوو بۆ جامعی سوڵتان لەوێ دەرسوشتی هەبوو تێ ئەپەڕی بەلای عیادەی دکتۆرێک دکتۆر وەجیهی البارودی کە ئەم دکتۆرە زۆر خزمەتی خەڵکی کردو بەڵام ملتەزیم نەبووە وەکو پێویست و دوای ئەوەش شاعیر بووە شعری زۆری هەیە هەر جارێک کە ڕوبەڕووی یەکە بنەوە یەکتری ئەبینن ئەم لە عیادەکەی و ئەمیش کاچێ بۆ جامعی سوڵتان لەوێ ئەوەستێ و چۆنی چاکیەکەن لەگەڵ یەکە شێخ محەممەد حامید هەموو جار پێڵێ هەواڵم پێگەیشتووە کە فڵانە نەخۆش زۆر هاوکاریت کردووە دەستخۆشیت لێ یەکەم ئیتر هەموو جارێک کە خەڵکانێک باسی ئەم دکتۆریان کردووە کە هاوکاری نەخۆشی کردووە کە ئەیبینی ئەوەی بیرەخستەوە و تەژیعەکە لەسەری وتیانیا شێخ تۆ بۆ باسی ئیسلامی بنا وای لێ بکەی کە بێ بەرەو ئیسلام و کە تەوبە بکا و کە چی و چی ئەیوت پێویست ناکە ئەو کەسێکە ڕۆشنبیرە ئەوەی من پێڵێم ئەوەی زانێ پێویست ناکە من هیچی پێ بڵێ هەر لەو دەرگایەوە بۆ یەچین سوبحان الله پاش 25 ساڵ دکتۆر وەجیه بارودی خوا هیدایەتیە چوو بۆ حەج دوای لە ئاخری تەمەنیا کۆر بوو یەکێکی گرتە بوو بە پارە هەر 5 فەرزەکە ئاهات دەستیەگرت ئەیبر بۆ مەزگە و نوێژیە کردو ئاهاتەوانێ ئەمەش شارەزاییە لە داوا تۆ ناکری هەر قسە بکەیت و کەسەکەی بەرامبەر سیوایی بێتەوە نابێ ئەبێ لە کاتێکا قسە بکەی کە قسەکە جێ ئەگرێ پاش ئەوە ئەم زانا گەورەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ساڵی 69 کە تووشی نەخۆشی ئەبێ ئەیبە تووشی نەخۆشی جگەروشتە بێ ئەیبەن بۆ لوبنان لەوێ بۆ عیلاج دکتۆر نەجارێک هەیە کە سەرپەرشتی کردووە ئەڵێ لە ئاخری ڕۆژەکانی شێخە کەوتە غەیبوو بۆ ئەڵێ خوا شایەتە لە کاتی بانگی کە بانگ ئەدرا لە کاتی هەر نوێژەکە لە غەیبووبەکەی ئەهاتەوە هۆشخۆی تێمومیە کرد و نوێژەکەیە کرد دوایەوە ئەکەوتەوە غەیبووبە چەند ڕۆژ بەم شێوەیە تا وەفاتی کرد ئەو ڕۆژەی کە وەفاتی کرد هەرچی زانا و کەسانی ملتەزیمی کە ناسیویانە حتا لە شارەکانی ترەوە هاتن بۆ شاری حەمە ئیتر جەنازەیەکی بۆ بەڕێکردنی جەنازەکەی خەڵکانێکی بێشومار هاتبوون کە زەحمەتە بۆ ینی کەم کەس شتی وا ڕێ ئەکەوێت کە خەڵک ئاوا کۆبنەوانێ یەکێ لە قوتابیەکانی کاسێتێکی وتاری شێخ محەممەد حامید ئەخاتە سەر تەزجیلێک کە بمکەبەرەی مزگەوتەکە لێ ئەیە کە خەڵکەکە گوێە لێبێ ئیتر ئەوانی زۆری ئەگرین کە گویان لە دەنگێتی کاتێک بۆ ئەم وتارەی یاوە و ئێستش مردووە و خەڵک جەنازەکەی ئەمن بۆ سەر قەبران زۆر متەئەسیرە بن سوبحان الله ئەڵێن وتارەکەی لەسەر بێبارانی و بۆ لە ساڵێک کاوتوتی کە بێبارانی وشکە ساڵی بووە نەتیجەی دوعاکەی ئەم و نوێژی باران و شتەکانی خۆی گەورە بارانی بارانەوە ئەو کاتش کە ڕێکەوتی ئەو کاتش کە ئەم وەفاتی تیا کردووە هەر چەند مانگ بۆ باران نەباریوە خەڵک نوێژی بارانیان کردووە سوبحان الله ئەڵێ کاتی ئەگاتە دوعاکان کە ئیکا بۆ باران اللهم اسقنا الغيث وأمانة لەگەڵ ئەوەشا کە مردووە ئەمە تەسجیل کراوە خوا شایەتە ئەڵێن باران باری بە بەرەکەتی ئەو پیاوە کە ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەم پیاوە نزیکە کەسێکی ینی وەجعلنی مبارەکەن ئەینەما کونت وأوصاني بالصلاة یعنی کە حەزەتی عیسا فەرمێ من خوای گەورە پیرۆزی کردوم بڕوادارانی شوان یعنی خوای گەورە نازێکیان هەیە کە لای خوا نازدارن و دوعایان قوبوڵە و ئەمە شتێکە کە چەنەها کەس بینیوەتی و کە ئیگەڕنەوانێ
پاشەوەی کە وەفاتەکە قەبرەکەی تۆزێک هەڵەبەستن بۆ ئەوەی کە ینی بناسرێتەوانێ شەو لە خەوی کەسێکە ئافرەتێکا کە ئەیناسێ گلەی ئەکا لەوەی کاڵێ ئەو هینە لابن ئەو هەڵبەستنە لابن ئیتر بە خێزانەکەی ئەڵێن و کوڕە گەورەکەی ئەچێ فعلەن تەختی ئەرزەکەی ئەکاتەوە و ئیتر دیارە هەر کە شتێکی بۆ دانراوە بناسرێتەوە بەس هەڵبەستراو نییە. جامە بەسمان لەم نمونانە چییە؟ ئەو کەسانی کە بەڕاستی بۆ خوا ئەژین و بۆ خوا ئەمرن، ئەو کەسانی کە نزیکن وە شەبەکەیان هەیە. یا عەبدی قوم ئەمشی ئیلەیک، بەس تۆ بتەوێ و هەستی خۆی گەورە فەرمێ منیم، تۆ بە پێوەرە بستێوەرە من باڵێک، تۆ بە پێوەرە من بەڕاکردنیم. بەڕاستی ئەمە وامان لێکە کە شەرم کەین لەخوا و هەوڵ بین نزیک بینەوانێ. ئەم نزیک بوونەوەیە ئێمە ئێستاکە لە ڕەمەزانین بەڕاستی هی ئەوەیە کە بە خۆمان بچینەوە تا کۆ بە نوێژ و ڕۆژەکانمان نزیک بووینەتەوانێ. ئایا لە نزیکانین یان نا؟ جا ئەم مەسەلانە نمونەی زۆرمان هەیە لێرە و لەوێ لە کەسانێک کە خۆی گەورە هیدایەتیاون کە مەبەستیان بۆ بێن. دوعاتیش بانخوازانیش ئەبێ باش لەم مەسەلەیە تێبگەن لەسەریانە کە هەوڵی خۆیان بن و ئەو پەیامی پێیانە بیگەێنن بە دڵسۆزی، خۆی گەورە خۆی بەرەکەتی تێخا و خۆی هیدایەتەیە و خۆی ڕێنماییەکە. ئازانم ئێمە بەرەو پایانی بەرنامەی ئەم ئێوارەی بەربانگەڕۆین. خۆی گەورە بەرەکەت بڕێژێ بەسەرتانە، ڕەحمەت بارەتان بکات، ماڵ و مناڵ و خۆتان و هەموو کەس و کارتان مەحفوظی لای خۆی گەورە بن و ئینشاءالله ڕۆژوویەکی پڕ لە بەرەکەت بشکێنن بەربانگی ئەم ئێوارەیە و دوای خێرەوەی مشکن ئینشاءالله. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوتان لقل السلام.